سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو چالاکی فەرهەنگی دەست بەسەرکراوی خەڵکی شاری هەرسین، کۆبوونەوەی کرێکارانی نوێی پاڵاوگەی نەوتی ئابادان، ناڕەزایەتی کەشاوەرزانی پارێزگای کۆهگیرۆیە و بووی ڕەحمەت دژ بە پێنەدانی هەقاوەکانیان، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆسێدارە و سەپاندنی حوکمی 3 ساڵ و 6 مانگ بەندکران بەسەر چالاکێکی مەدەنی خەڵکی شاری تاران. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو چالاکی فەرهەنگی دەست بەسەرکراوی خەڵکی شاری هەرسین. بەپێ راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر لەسەر دەست بەسەرکرانی دوو چالاکی فەرهەنگی خەڵکی شاری هەرسین بە ناوەکانی ڕامین و جەهانگیر ڕۆستەمی هێشتا زانیاریەک لەسەر ئەو دوو هاوڵاتیە لەبەردەستانیە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی ئەو دوو بەندکراوە ڕایان گەیاندووە کە جەهانگیر ڕۆستەمی بۆ ماوەی زیاتر لە 33 ڕۆژە و هەروەها ڕامین ڕۆستەمی بۆ ماوەی 91 ڕۆژ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمان بێبەش کراون. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستانیە. کۆبوونەوەی کرێکارانی نوێی پاڵاوگەی نەوتی ئابادان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی پاڵاوگەی نەوتی ئابادان دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان لەبەر دەرگای چوونە ژوورەوەی ئەو شرکەتە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای فەرمیبوونی دامەزراندنەکەیان جیاوازی لە حەقدەستەکانیان هەیە و خوازیاری بەرزبوونەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵک لە شاری یاسووج. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی دانیشتووی شاری یاسووج سەر بە پارێزگای کۆهگیرۆیە و بووی ڕەحمەت دژ بە گواستنەوەی ئاوی زاگرۆز بۆ شارەکانی دیکە کۆبوونەوە. خەڵکی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری ئەو پارێزگایە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە سەرەڕای کەمبوونی ئاوی خواردنەوە لە ناوچەکانی زاگرۆز ڕژیمی کۆماری ئیسلامی ناوی ئەو ناوچانە بۆ شارەکە ببورن ئاوی ئەو ناوچانە بۆ شارەکانی دیکە لە ئێران ڕەوانە دەکات و بەو هۆیەوە خەڵک تووشی قەیرانی بێئاوی بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خەڵک خوازیاری ڕاوەستاندنی دەستبەجێ پرۆژەکە و هەروەها پێڕاگەیشتن بە زیانە ژینگەیەکانی بوون. ناڕەزایەتی کەشاوەرزانی پارێزگای کۆهگیرۆیە و بووی ڕەحمەت دژ بە پێنەدانی هەقاوەکانیان. ڕۆژی ڕابردوو کەشاوەرزانی پارێزگای کۆهگیرۆیە و بووی ڕەحمەت دژ بە پێنەدانی هەقاوەکانیان لەلایەن بەرپرسانەوە لە بەردەم ئوستانداری ئەو پارێزگایە کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەقاوەکانیان لەلایەن بەرپرسانی گەندەڵی ڕژیمەوە زیانێکی زۆر بەسەر هاوڵاتیان کەوتووە و خوازیاری پێدانی هەقاوە بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کەشاوەرزان و هەروەها پێڕاگەیشتنی بەرپرسان بە کێشەی نەبوونی هەقاوەی جوتیاران بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە دوورگەی لاوان. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە دوورگەی لاوان دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها سەربەخۆی سندوقی خانەنشینی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆسێدارە. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەر هەڵمەتی سێشەمەکانی نابۆسێدارە لەلایەن بەندکراوانی 54 بەندیخانەی ڕژیمەوە لە هەفتەی 95دا بەردەوام بوو. بەندکراوانی بەشداربووی هەڵمەتی سێشەمەکانی نابۆسێدارە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی
بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراواندا دەیەوێت دەنگی ناڕزایەتی خەڵک لەناو ببات. لە بەردەوامی بەیان نامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە پەسەندکرانی حکمی سێدارەی عەلیڕەزا میرداسی، فەرشاد ئیحتیمادی فەر و مەسعود جامعی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە هیمای ئاساییکردنەوەی توندوتیژی ڕژیم و دەستگای قەزایی دژبن ئازادی خوازانە. دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی حکمی 3 ساڵ و 6 مانگ بەندکران بەسەر چالاکێکی مەدەنی خەڵکی شاری تاران. بە پێی راپۆرتەکان، دنیا حەسەنی، چالاکی مەدەنی و خەڵکی شاری تاران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی 3 ساڵ و 6 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ناوبرا و ڕێکەوتی 26 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاشان ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ بە دانانی بارمتەی 3 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو چالاکوانە دواتر لەلایەن لەقی 36 دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 3 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد بژی.